لە دەستپێکی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان بۆ تۆپی باسکە لە هۆڵی یانەی ئەکات عنکاوا لە شاری هەولێر تیپی تۆپی باسکە یانەی ئەکات پێشوازی لە ئاسۆی هاوشاری کرد. لە زۆربەی کاتەکانی یاریەکە ئاسۆی پێشەنگ باشتر دەردەکەوت و بە ئەنجامیش لە پێشەوە بوو. لانیوە یەکەم ئاسۆ توانی 38 خاڵ کۆبکاتەوە لە بەرامبەردا ئەکات نەگەیشتە نیوەشی و تەنها 16 خاڵی تۆمار کرد. لانیوەی دۆم ئەکات هەوڵیدا جیاوازیەکە کەم بکاتەوە، بەڵام ئاسۆ هەر باڵا دەستی یاریەکە بوو، هەر بۆیە لە کۆتایی بە جیاوازی 24 خاڵ و بە ئەنجامی 76 خاڵ بەرامبەر 52 خاڵ ئاسۆ براوەی یاریەکە بوو. سەرتا سواز وخوا ئەوسا تیپەکمان کۆ کردەوە توانیمانە منافەسەی یەکەم و دووەم بکەین. ئینشاڵڵا بۆ یاری چارەم سەرکەوتن بەدەزێن وەکو هەر یاریەکە یەکەم. گەمەی ئەوڕۆ ینی فەریقی یانەی ئاسۆ فەریقێکی باشە دیارە لاعبی زۆریان هێنایتەوە. ئەمەش ینی فەریقی ما باشە بەس هێشتان ینی باشتر دەبواە باشتر بین بەس لەبە کەمی تەمرین کەمەی لە هاتووی جەستەی چکە نیوەی فەریقمان تقریبان 6 مانگە دانیشتەوە ئەو تازە لۆ بتۆڵە گەڕانتەوە. گەمەشی ئەوڕۆ ڕبعی یەکەم و دووەم فەریقمانان خراپ بوو بەس دوایە باشتر بووینەوە بەس فەرقەکە زۆر بوو نەماتوانی بگەینێ. تقریبا ئەمەش ینی فەریقی ما دووسێ لاعبی مهمانەیە ئەوانش مصابن نەیانتوانی کە بەشداری بن لە گەمەی ئەوڕۆ. یانەی ئاسۆ لە هەفتەی یەکەم بەهۆی کشانەوە یانەی گاڕە لە خولەکە پشوو بوو. سێ یاریە لەسەر یەک سەرکەوتن تۆمار دەکات، خاوەنی 6 خاڵە و لە پێشەنجی یانەکانە. یانەی ئەکادیش 4 یاری ئەنجام داوە، لە هەر 4 یاریەکەش تووشی شکست بووە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.